بۆ دووبارە نەبوونەوەی تاوانی کیمیابارانی هەڵەبجە داوا دەکەین عێراق ببێت بە ئەندام لە دادگای تاوانی نێودەوڵەتی. 34 ساڵ لەمە پێش ڕژەمی بەعس شاری هەڵەبجە و دەوروبەری بە گازی کیمیایی بەردومان کرد. لە ئەنجامدا زیاتر لە 5,000 هاوڵاتی سڤیل ئەم شارە بوونە قوربانی و دەیان هەزاریش بریندار بوون. ئەمە شوای کرد کە هەڵەبجە ببێت بە شاری زۆرترین قوربانی هاوڵاتی سڤیل لە مێژوودا. ئێمە لە یادی 34 ساڵی تاوانی کیمیابارانکردنی شاری هەڵەبجەدا لە پێناو دووبارە نەبوونەوەی ئەم تاوانە دەرهەق بە میلەتەکەمان و لە شوێن و ناوچە جیاوازەکانی دیکەدا داوا دەکەین عێراق ببێت بە ئەندام لە دادگای تاوانی نێودەوڵەتی. ئەم داواکاری کە ئێمە ساڵانە دووبارەی دەکەینەوە و ماوەی 17 ساڵە لە یادی تاوانی کیمیابارانکردنی شاری هەڵەبجەدا دووبارەی دەکەینەوە. ئەگەر لە کاتی خۆیدا بە ئەنجام بگەیشتایە ڕێگر دەبوو لە ئەنجامدانی چەندین تاوانی دیکە لە شار و شارۆچکەکانی دیکە هەرێمی کوردستان وەکو ناوچەکانی شنگال، مەخمور و دووسخورمات و ناوچەکانی دیکە. بۆیە لەم یادەدا جەخت لەسەرم خاڵانە دەکەینەوە. یەک بە زووترین کات عێراق پەیماننامەی ڕۆما واژۆ بکات و پەیوەست بێت بە دادگای تاوانی نێودەوڵەتیەوە. دوو دووەسی بە ئەندامبوونی عێراق لە دادگای تاوانی نێودەوڵەتی ببێت بە یەکێک لە خاڵەکانی گفتوگۆی لایەنە کوردستانیەکان لەگەڵ حکوومەتی ناوەند. سێ عێراق بە فەرمی داوای لێبوردن لەگەلی کورد بکات لە بەرامبەر تاوانی هەڵەبجە و تاوانەکانی دیکە کە دەرهەق بە میلەتی کورد ئەنجامی داوە. چوار عێراق پێویستە قەرەبووی مادی و معنەوی قوربانیانی جینۆسایدی هەرێمی کوردستان بکاتەوە. تۆڕی هاوپەیمانی ڕێکخراوە کوردستانیەکان لە پێناو دادگای تاوانی نێودەوڵەتی 15 سی 2022.